سلام علیکم هاوڕێیان. زۆر دای لە بڕنەکەمەوە بڵایڤەکەی پێشوم ئەوە بە خێرایی لابرد. ئێستا کاک پێشەوە یێتەوە لە خزمەتیابین. سلام علیکم هاوڕێیان. دەنگم باشی هاوڕێیان؟ دەنگەکەم باشیێت هەر ئەوەنە بنووسن بەڵێ نەخێر عیبی نیە، زۆر چاکە، دەست خۆش. تک 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 ئێستا باشە تەمام. ئێستا بەس ئەوەنە کاک پێشەوە ڕیکوێستێکمان بۆ بنێرێ کە داخڵی میتینەکە بێتەوە هەمتر دووبارە. دەست خۆش هاوڕێیان، زۆر زۆر چاکە. ئەو کاک پێشەواش ئێستا داخڵە بێ. دەست خۆش سارەگیان، سەرۆرگیان. کاک پێشەوا حەزەکەی سەماعەکە لا بزانە ئێستا چۆنە ئەگەر سەماعەکە لاوی. سەروەر ڕقەمەکەی خۆ. ئێستا چۆنە؟ ئێستا زۆر زۆر باشە. دەنگی من باشە ئێستا؟ ئێستا دەنگی تۆ باش، دەنگی من چۆنە؟ عیبی نیە، زۆر الحەمدولیلا زۆر زۆر باشە. هاوڕێیان حەزەکەم با یەکسەر داخڵی وەزعەکە ببین. جا طبعا پێش هەموو شتێک چۆنە بێ ئەمشەو نزیکی 40 دقە کاک پێشەوە باسی ژیانی خۆی ئەکات لە مناڵیەوە لە هەڵەبجە تاوەکوونێ ئێستەی ئیتر ئەوەنەی بتوانێت بە کورتی لە 20 دقیقە ئەخیریش ئینشاءڵڵا دایانێن بۆ پرسیارەکانیەوە. بەس بخوا ئەمەڵێن پرسیاری زەعەز مەگەن لە کاک پێشەوە. مەسەڵەن بڵێن کاکە فەیسبووکەکەم هاکراوە چۆن چاشیکەمەوە ئەو زیاتر ئەمشەو باسی ژیانی خۆیەتی. بالضبط سەروەر وازمان لێ بێنە بە ئیسراحەت دوو قسە بکەین. ڕاستەکەی هاوڕێیان پێشەوەی بچینە ناو مەسەلەکەوە حەزەکەم یەک دوو شتی کورتان پێ بڵێم لەسەر کاک پێشەوە. بیرم پۆلی 4 بوو، 4 دوانەوەندی بوو، بینیم یەکەم جار بە خزمەتی گەشتم. ئیتر بیرمە لە قاتی 2 خانوویەک بوو، من چوومە قاتی خوارەوە. ئیتر هات بۆ لامانەوانە کاک پێشەوە سوورەت نەماوە هیچ بووە. کاک محەممەد وەڵای نازانم چی بکەم. ئێستا باش عیبی نییە تا اینجا کە چووم کاک پێشەوە تازە لە ئەمریکا هاتبوویەوە لە پرۆگرامی بوو، شتێکە بەدەستە بوو کاک پێشەوە ئێستاش بیرم نییە. وتم ئەرە ئەوە چییە؟ ئیتر بۆت باسەکردم ئەوت ئەمە کیندڵە لە جاتی ئەوی تۆ یەک دنیا کتێبە بەدەستەوە بێ هەموو هەرچی کتێبێک کە تۆ ئەتێ بیخوێنیتەوە لەنا ئەم شتەیە هەیە. ئەوەم بەلاوە خۆش بووم وەڵام کابرا زۆر مهمە کیندڵی پێ کیندڵ. جاگای پێشەوە یەکەم جارم بوو کیندڵ ببینم. کاک محەممەد خۆ مهمی من نەبووە، مهمی کیندڵ بووە. ئەزانم بەس یعنی بەدەست کەس نەمبینی وتێگەی ئێستا هەروە کوشتەی. اینجا چی دیری خۆشیش؟ اینجا کتێبەکەی مالکۆم ئێکس پێ بووە هاوی ئۆتۆبایۆگرافیەکەی ئەتخوێندەوە. ئەتر زۆرم بەڵاو خۆش بووم وەڵای کاکەم حەزەکەم وەکو ئەمە بلێ بێ. لە من باشتر بێتەوە کاک ئیشەڵڵا. نا ئەستەغفیرڵڵا. هاوڕێیان ئینشەڵڵا وردە وردە دەست پێکەین. ئێستا کاک پێشەوە نزیکی ئاوا 40 دقەیەک قسە ئەکات و باسی ژیانی خۆیەکە لە هەڵەبجەوە کە چۆن لەدایک بوو تاوەکوونێ خوێندنی و وەهاکەزا. لە ئاخیریش 20 دقەی ئاخیر دانین بۆ پرسیارەکانتان ئەگەر پرسیارتان هەبێت. بەڵام خوا ئەگەر پرسیارێکتان هەبوو با پرسیارەکە پەیوەندی هەبێت بەو چیرۆکانی کە ژیانی کاک پێشەوە خۆیەوە و ئینشاءڵڵا هیوادارم هەموو لایەک ئیسفادی لێ بکەن. بەڕاستی خۆم زۆر بە شەوقم بۆی گوێم لە زاناتان بێ دووبارە کاک پێشەوەگیان. خۆش بن کاک محەممەد گیان، دەستان خۆش بێت. سڵاو هاوڕێیان، هیوادارم هەمووتان باش بن. ئیشەڵڵا ڕۆژێک بێ بە خزمەتی جەناب شتانەکەم هەرچیان. خۆشحاڵم زۆر زۆر کاک محەممەد گیان، دەست و خۆش بێ بۆ لایڤەکەت، زۆر مەمنونم. ئەگەر لە ئەوڵەوە باسی کەم تقریبا بین 88 و 89 لەدایک بووم، بەڵێ ئاخری 88 تقریبا لە ئۆردوگا لەدایک بووین. ئەو کاتە لە دوای کیمەبارانی هەڵەبجە کە هەڵەبجەمووی دەرکراوە ڕۆشتینە ئۆردوگا، لەوێ لەدایک بوون. تقریبا یعنی چەند ساڵی یەکەم لە بینی هەڵەبجە، ئێران، سلێمانی، باینجان، هەڵەبجەی تازە لەوانە یعنیمان کرد تا گەڕاین بۆ هەڵەبجە. لە هەڵەبجە چوون مەکتەب، ناوەندی و دواناوەندیشم لەوێ خوێن. تقریبا تا ناوەندیش دوێم بە مەکتەب نەهەیە، یعنی تەلەبێکی خراپ نەبووم، بەڵام بێتر بە 50-60ەوە دەرەچوون. بێترەوە کاتە 56 بوو تاهێن.
ڕاستەکەی گوێم نە مەکتەبە یان نە بە هیچ یعنی لەگەڵ مناڵە یا یاریمانەکرد لە دەرەوە یا چنوورە مەفرۆشت یا عەرەبانێکمان هەم جارجار لەسەرەوەشت مەفرۆشت دوایش دوکانێکمان دانا تقریباً لە 6 ابتدایی تا 6 ثانوی من لە دوکانەکە مەشغوڵ بووم یعنی لەگەڵ ماڵەوە لەگەڵ دایک و باوکم و خوشکبراکان دوکانەکەمان بەڕێوە بێت دوکانەکە بەڕاستی چاک بوو کە یعنی ژیانی ئەمەی گۆڕی لە ڕووی داراییەوە ئیسفادەیەکی زۆرمان پێ لێ کرد کە پێویستی بەوە نەبوو کە من بڕۆم ئەگەر ئیشی تر بکەم ئەمتوانی هەنێ شتێ بیکڕم یەکێک لە گرنگترین شت کە لە دوکانەکە ئیسفادەی بۆ من هەبوو ئەمتوانی پارە بەکاربێنم کتێب بکڕم یعنی ئەمە لە کەی ڕوویە لە تقریبا پۆلی 3 ثانویەوە هەموو ڕۆژێک یعنی هەفتەی 2 کتێب مەکڕی هەموو دایکم پێوتم ئەمە چی ئەم کتێبان دایمە کڕێت چونکە لە وڵاتی ئێمە زۆربەی ئەوانەی کە کتێبیان خوێندەوە زیاتر هەر کتێبیان خوێندەوە ئیشی تریان نەکرد ئەوش لەوەیە ترسێ کە من یعنی کەسێکی ئیشکەر دەرنەچم بەس بخوێنمەوە بەس بخوێنمەوە هات چۆنەڵە هیچ تر نەکەم بەڵام دوایی کە بەرەبەرە لە پۆلی 3 بەولاوە هاوڕێی تازەم ناسی ئەمەوێ لێرە یەکشت بڵم گرنگی هاوڕێت چییە یعنی هاوڕێی بەتابەتی لەو پۆلی 3 و 4 ئەمانە چەند هاوڕێکی زۆر باشم ناسی کە ئێستاش هەمویان هەر بێسوێن من کاک دانایە کاک ئەحمەدە کاک ڕێبینە ئەوانە نەک ئەوەی کە یعنی کاک محەممەدە نەک ئەوەی کە تۆکەن بە کەسێکی باشتر بەڵام دنیا بینینی تۆش ئەگۆڕن ئەوانە کاتە لە سلێمانی بوون لە مەکتەبی سەلاحەدی بوون دنیایەکی زیاتریان بینی بوو کە من نەمەبینی من یعنی زیاتر لە لاپڕی کتێبەکان ئەم دینی بەڵام لە اینێکی ترەوە نەمەبینی تا بەرەبەرە لە پۆلی 5 و 6 کتێبێکی زۆر مەخوێندەوە یعنی هەموو هەفتەیەک کتێبێک مەخوێندەوە ئەو کاتە کتێبی فەیلسوفەکان کتێبی مێژوو کتێبی جیاواز ئەم خوێندەوە لە پۆلی 5 شتێک ڕوویە ڕۆژێکیان لە بازار هاتمەوە کتێبێکم بەدەستەوە دەمەوە ئێوارە بوو خوشکەم چۆلەکان زانم لەسەر دوکان وتمەوە چییە وتی وەڵا باوکم بەپەلە بردەوە بۆ خەستەخانە تۆش بەپەلە ڕاکەیت و خەستەخانەی عەنەبیان پێوت بەپەلە ڕامان کرد بۆ خەستەخانە بزانین چی بووە ڕۆژمەوێ ئەزانم باوکم جەڵدەلیەوە تازە یعنی جەڵدەلیە لەو کاتە ئازارەکە هێشتا لەسەرین بوو یعنی تۆ تەسەوور کە چەند یعنی تاو کاتە ئەزانی باوکو دایکە خەمی خوێندنی تویان هەیە ئەیانوێت بخوێنیت و ئەیانێ ئەوە بکەیت بەڵام تا ئەو کاتە یعنی تۆ شتێک نادا لە دڵت کە بڵیت ئەبێت دەستکەم بە خوێندن بۆ شێوازە یعنی بە خوێندن مەبەستم لە خوێندنەوە نییە کتێب چونکە لای من پەروەردە جیاوازە و مەکتەبی لای خۆشمان جیاوازە یعنی هەردوو شتێکیان هەر لایەکیان شتێکی جیاوازی خۆی ئەوێت کە ڕۆژمە ئەوێ باوکمم بینی کتێبەکەی بەدەستمە بینیم تازە کتێبێکم کڕی بوو باوکم وەزانە هی مەکتەبە یعنی لەو حاڵەتە ناڕەحەتایە وتی ڕۆڵە تۆ بڕۆ ماڵەوە سەرەکە خەمی منت نەبێ ئەیتر ئەو ئێوارە باوکم نەبەر بۆ سلێمانی منیش تا ئێوارە گەڕا لە سارەکە جێ نەبوو کە من بڕۆم تا گەڕام ماڵەوە هەموو بیرم لەوە کردەوە باوکم چەند خەمی خوێندنی منی هەیە طبعا لە پۆلی دوی ثانویش ئەویست مەکتەب تەرک بەم نەچووم بۆ مەکتەب دایکم وتی بەهارەزی خۆ مەکتەب تەرک بە بەڵام نایەتەوە ماڵە یعنی ئەها دیسکەشنێکی زۆر کورتی هێن اختیاری ئەوەت نییە کە مەکتەب نەخوێنی لە ماڵ ئێمە ئەو کاتەوە بوو یعنی دەینەکەی منە کە طبعا ئەو کاتە پێ ناخۆشە دەی مەکتەب تەرک بی دایم بڕۆی دووگۆڵی بکەیت بڕۆی شتی تر بکەی بەڵام کەسێک هەیە کە لە ژیانە دەست دەگرێت ئەڵێ نا ئەو شتێکی کە غەڵەتە یعنی ئەوەی لە دایکم ئەو کاتا کردی باوکشم ئەو حاڵەتە کاریگەرێکی گەورەی هەبوو لەسەر من ئێتر بڕیارم ما ئەبێ بخوێنم لە مەکتەبیش خۆم چاکەم طبعا بەرەبەرە بەرەو پۆلی 6 چووم ئەمزانی لە 6 لە پۆل لە مەکتەبی ئێمە چەند گرنگە بەڵام ئێتر ئەوە چۆن لە ئینگلیزا پێڵەن وەیک ئەپ کۆڵەکە یعنی بانگێکی بە خەبەری کردمەوە لەوەی کە ئەبێ ئەم شتە بکەم ئەو ساڵە لە بیرما بەرەو 6 ڕۆشتم بڕیارم ما یعنی ئەمە یەکێک لە شتەکانی من ئەوەیە کە هاوڕێیان ئەمە زۆر زۆرەکەم کە سەیری شتێکەکەم بۆ ناڵەن زەلامێکم شتێک کردو ئەڵام ئەو کردوێتی بۆچی من نیکەم یعنی چی شتێک واکە لە من کە من نتوانم بیکەم ئێتر ئەو کاتە ئەگەڕێم بە دوای ڕێکارەکانە کە من بتوانم ئەو شتە بکەم ئەو ساڵە لە بیرما چەند برادێکم هەبوو کە ئەم ناسین لە دەرزی قورئان بە یەکۆمی لای مامۆستا نۆزەی دەرزی قورئانمان خوێن برادێک لەوێ هەبوو نەوە نوێی هێنابوو لەسەر طب وەریگرە ئەو ساڵە من بیرمە کردەوە بۆچی ئەوە نەبێنێ من نتوانم بیێنە طبعا ئەو من ئەمزانی
برادری وتی نابا بە ئەوان لە پۆلیەکی سانەوی و نازانێکی دایهمیان سایان کردووە و تۆ ئەو بناغەت نییە و هەم شتانێک کە ئەیانەوەی بیان بۆ دروستکەن کە نەتوانی شتێ بکەین من یعنی ئەویان کردو دامێ من بیکەم ئەو ساڵە ئەمە یەکێک لە شتەکانەوە بوو کە ئەمووی دڵی باوکم خۆشکەم یەکێک لە شتەکان ئەو بۆ ڕاستەکەی ئەمووی ئەگەر ئەوە نەکەم باوکم دایم پێوەدەی و ڕۆڵە نەخوێنی وەکو من کرێکار دەرەچی کرێکار عیب نییە بەڵام بەڕاستی ناڕەحەتترین ئیشە و ئیشێکشە نازانی داهاتوو بەرەکوێ ئەڕوە یعنی ئایا هەمیشە کرێکارە بی ئیشێکی قۆرس پارەیەکی کەم و سێم ئیشیشیان سێم هۆکاریشان ئەوە بوو لە بازنەیەکی داخرا بوون بەڕاستی ئەمووی ئەو بازنە ڕشکێنم بۆ کەسێکی وەکو ئێمە کە یعنی کۆمە ئێستا زۆربەی خەڵکی کوردستان وایە خوێندن یەکێکە لە هۆکارەکان کە بتوانی بە ڕێگەیەکی حەڵال لێی دەربچی طبعا ئەو کاتە من لێ بەیان ناگەر بڕۆی جامعەی بخوێنی نازانم ئەم حیزبانە توان وا بکەن و حیزبانە توان وا بکەن و نایەڵەن تۆ بە شتێک و من ڕاستەکی گوێم باوەڕ نەدا چی لەسەر تۆیە بیکە ئێتە دوای ئەو شتەکە بدە دەستخوا ئەو ساڵە نەمەویست بمە کرێکار ئەموویست دڵی باوکم خۆشکەم ئەموویست لەو بازنداخراش بمە دەرەوە یعنی داهاتوویەک بۆ خۆم بنیاد بنیام یعنی ئەوەنە ترسم لە کرێکاری بۆ ئەوەی لە پۆلی شەش لە بیرم نەچێتەوە یەک هەفتەیە پێش ئەوەی پۆلی شەش دەست پێ بکە ئەو هەفتە هەمووی کرێکاریم کرد بۆ ئەوی بزانم چەند ناڕەحەتە یعنی بۆ ئەوی هیچ ڕۆژێکی پۆلی شەش لە بیرم نەچێتەوە کە من نامەوێت لە ژیانم ئیشە قورسە بکەم بە پارێکی کەم جا ڕۆشتم چیم کرد لە پۆلی شەش پلانێکی باشم بۆ طبعا هاوینەکەش یەک دەست ڕۆشتم ئینگلیزیەکی ئاسایی مەزانی جا ئەمە شتێکی تر بڵم لە پۆلی سێە بە دەوری دووەم لە ئینگلیزی دەرچوون یعنی ئینگلیزیەکەم باش نەبوو کاتە هیچ لە پۆلی شەشە ئینگلیزەکەم ئاسایی بوو یعنی چونکە چووم یەک دوو دەورەی هەر ئەیکەنەوە هاوینان هەر بەخۆشی ئەچیت بۆی برادەرشت بناسیت چوومە ئەوانەوە ئەو ساڵە چیم کرد پلانێکی باشم دانا وتم ئیلا بالله بە دەرەجەیەکی بەرزمیانە خۆم یەکلایی کردبوویەوە سعی زۆر مەکرد تەسەور کە کاک محەممەد هەرچی کتێبی لە پۆلی یەکی سانەوی هەتا شەشی سانەوی هەموویم هێنا بۆ ئەوەی بیان خوێنمەوە هاچونڵێ ئەو بناغی کە لە دەستم مابوو بۆ ئەوی دروستی بکەمەوە جا طبعا هەست دەکەم یەکێکە لە بەشی چیرۆکی ژیانی من یعنی بەتایبەتی بۆ خەڵکانێکی زۆری وەکو منیش بناغەیەکو نییە دوایی بیرەکەیتەوە کە ئەتەوێت شتێ دەست پێ بکەی ئایا چۆنە چی ئەم بناغەت دەست پێەکەیتەوە من لە پۆلی شەش هاوام کردم ڕۆشتم بیرکاری نازانم کوردی عەرەبی ئینگلیزی هەر هەموو لە پۆلی یەک تا پۆلی شەش کتێبەکان بەیاگر هەمووی خوێندەوە دوای ئەوە دەستم کرد بەینەکان یعنی کە ئەوانم خوێندەوە یەکسەر پۆلی شەش تەواو بۆ من گۆڕا چونکە تەلەگویا بۆ 5 ساڵ پێشەوە شتێکی خوێندووم من 2 هەفتە پێشەوە خوێندوومە ئێستا زیاتریش لێتیەکە چونکە دوای ئەوە شتی تر خوێندووە طبعا من پۆلی شەش لە مزگەوت سعیم کرد لە مزگەوت ژوورێکی فەقی کۆنیان هەبوو ژوورەکە پڕ بوو لە کتێبی کۆن و زوو بەکارێن هێنا بوو هەر هەموویها سەردەمی زوو لە نەوەکانە فەقیشت بەکارێن نابوو هەمووی دوو کەڵ بوو لەگەڵ برادێک مەناوی کاک جانگیرە هەر هەموویمان پاک کردەوە شتمان جوان کردمان بە ژوورێکی خنجلانی جوان جا لایەکی بەرمیلی نەوتی تیا بوو لایەکی ئێمە کردوان بەهێن هەر لەوێژە خەوتم ئەو ساڵە تقریبا هەموو ڕۆژێک سعات 4 بەیانی هەستاوم تا سعات 10 شەوەکەی داهاتوو سعیم کردووە یعنی باوکم خوازی زایباتەوە دایکم خوازی زایباتەوە بەس بۆ ناخواردنەکان ڕۆم باوکم بیر بە هەموو بەیانیە سەمونی گەرم و شیری بۆ هێنا دایکم لە کاتی ناخواردنەکان چونان حاضر بوو یعنی ئەوە نەوام دانابوو کاتی ناخواردنیشم دیاری کراوە بوو شەشم تەواو کرد الحەمدولله لە هەڵەبجە و کاتە بەرزترین ئەو ساڵە بەرزترین دەرەجەی پۆلی شەشم هێنا دوای ڕۆژمە قانون جا ئێستا ئەمەوێ باسیوەتان بکەم ئەموویست ببمە محامێکی چاک خزمەتی گەل بکەمانە طبعا دوای ڕۆژمە قانون زانیم کێشەکە کێشەی یاسانی یاسات هەبێ کێشەکە کێشەیەکی ترە کێشەکە لایانی اقتصادی کێشەکە لایانی ئابووریتیایە کێشەکە من حەزیشم لایانی ئابووری بزنس ومانە هەبوو وتم ئەمەیان هەڵەبژێرم بەڵام جامعەکەمان اقتصادی جامعەی کوردستان اقتصادی ئەوەنە باش نەبوو کە من لەوێ بخوێنم بۆیە چوومە قانون 3-4 مانگ لەوێ بووم جامعەی ئەمریکی بیست ڕۆژێکیان بە تەکسی ڕۆژمە لای جامعەی ئەمریکی وتم وەرمەگرن برادێک لەوێ بوو ناوی کاکازاد بوو دەرەجە شەکەم پێ وتۆمانە وتی باشە بەسەر چاوەڵا وەرتەگرین ئەی چی لەوێمانەوە یەکیم زای باوکمانەوە تاوە چوون بە باوکم وەت بەڵام لە کامپۆس کۆنەکە بوو ئەو کاتەوە نیە زۆر کۆمپیوتەرەکە کامپس زۆر کۆنەکە لەلای معرض سەرداری سلێمانی بوو وەجبەی یەکەم بووی تۆ کاک پێشەوە دووەم کۆرس دەستم پێ کرد یەکەم نەبوو بەڵێ دووەم کۆرس
جا کاک محەممەد لە بیرما با ڕیسکی ئەمە پێ بڵم چۆن بوو لە جامیعی سلێمانی دەرچوو بووم ئیمزایەکیان پێ کردم کە بۆ منێ بگەڕێمە بۆ جامیعی ئەوێ لە جامیعی ئەمریکیش پیانەتم ئینگلیزیەک نازانم من ئینگلیزیەکی سەرەتاسە میسا پێ دەڵم ئینگلیزیەکەم چەندێک بوو وتیان ئەبێ 80 بێنی ئەنجا توانی بەردەوام بی ئێوتم بە کاکازان تەلەبەی تریش هەمان شتەوتی هەمان قسەی پۆلی شەشم کردەوە ئەگەر خەڵکی ترەتوانێت بۆچی من ناتوانم جا ئەم شتە بیرما ئەو ساڵام هەموو ڕۆژێک لە داخلی ڕۆشتمەوە طبعا لە داخلی حکومی دەریان کردم لە بەرەوە لە جامیعی سلێمانی نەم هەبووم وابزانم لە ماوەی 4 مانگە 5 داخلیم کرد چونکە لە هەر شوێنە پێیان نزانم دەریانە کردم و برادر خوای لە ڕازی بەجێ کردم دوای چوومە شوێنێکی تر دوای بە دوو پاس بگەشتمایەتە جامیعە تا ئێوارە لێ براکان برادەرەکانم هەمووی بۆ خۆی خەریکی یاری بوون پلەیستێشنیان لەگەر سەری دووگۆڵیانە کرد من نەمەتوانی هیچ بای خۆم فێری ئینگلیزی بکردایە لەبەرەوە داهاتوو لەسەر ئەوە بن جا لە بیرمە کردەوە ئایا بەڕاستی حەق ئەمە بکەم یان نەیکەم بەڵام بیرم کردەوە جا شتێکی تریش کاک محەممەد حەزم لە ئینگلیزی نەبوو بەڵام ئەمزانی کلیلێکە بۆ دنیای دەرگاکە من ئەمەوێ پێی بدەم ڕۆشتم هەموو ڕۆژێ ئەوەنە ئیلمە کرد یەکەم کاک محەممەد یەکەم پەرەگرافی کە نووسیم لە جامیعی ئەمریکی یەک پەرەگراف 542 غەڵەتی تیا بوو یعنی ماوەسای گەناویستی دەکوێز بوو بەڵام ڕاستەکە شەرم نەیەکرد لە فێربوون بەردەوام بووم لە فێربوون دەی الحەمدوللا زمانەکەم تەواو کرد لە ماوەی ساڵێکە دوای جامیعی ئەمریکیم خوێند یەکێک بووم لەو تەلەبانەی الحەمدوللا کە بەرزترین دەرەجەم هەبوو لە جامیعی ئەمریکی یعنی یەکێکم لە بەرزترین دەرەجەکان یعنی من و کچێکی تر بەرزترین دەرەجەمان هەبوو ئەو ساڵە ئەنجاوکم من تقریبا بە 3 ساڵمی هیچ جامیعەکەم خوێند چونکە هەموو ساڵێ 6 هینمە کرد 6 دەرزم وەرەگرت ئەو برادران ئەزانن هەموو ڕۆژێ تقریبا تا ساعت دووسێ شەو سایم کردووە لەگەڵەوە کتێبم خوێندێتەوە یعنی ئەو چەند ساڵانە وەرزشتم ناگەر حەقە بم کردایە بەڵام ئەمزانی دوا کەوتوم لە شتێک ئەمەیە فێر بوو چۆن ئەڵێ هەدەفێک بۆ خۆت داناوە هەنێشتی تر هەیە ئەڵێ دوای ئەتوانم بیکەم ئێستا نایکەم یعنی بەڕاستی ئەوە نەخۆم یەکلایی کردبوویەوە سیرکردنی یاری نەمابوو هیچ یعنی ئەو ساڵە لە بیرما ساڵی 2010 دوایەوە مۆندیالی ئەو ساڵی ئیسپانیا مۆندیالەکەی بردەوە لە دقەی 80 سەیری یەکەم و دووەمەکەیم کردو نەک سەیری مۆندیالەکەمی مەکردووە لێ من یەکێکم لەوانەیە کە بەردەوام حەزم لە سەیری یاری بووشتر بەڵام هەدەفێکم هەبوو ئەمویست بەڕاستی پێی بدەم یعنی برادر هەیە سعات دووشەوە هات خەوم لە کوتبوو لەسەر کورسیەک ڕسمیانە گرتم کاک بڕیار خەڵکی پیرەمەگرونە جادە بەساڵەتە وایە کردە کە جامیعی ئەمریکی پێشەوە جامیعی ئەمریکی تاواکەم ڕۆژێکیان جامیعی ئەمریکی هینیان کرد وتیان تەلەبەیەکە لێرین بۆ ئەمریکا ئەو تەلەبەی دەمە یعنی من دەمە ئەو قسەی پێشترەکەمەوە ئەگەر خەڵکی تر بێ بۆچی من نا یعنی ئەم کەسە ئەنێرم بۆچی من نەبێ دەستم پێ کرد ئەپلیکیشنەکانم پڕ کردەوە لەوە پێشین بووم چالاک بووم لە جامیعە یعنی چالاکی زۆرم کرد بوو دەرەجەکانم هەمووی باش بوو لەگەڵ مامۆستاکانە یعنی گفتوگۆی باشمان هەبوو تەلەبەکان تەقدیمیان کرد دوای منیان هەڵبژارد بۆ 4 مانگ ڕۆشتمە ئەمریکا کۆرسێکم لەوێ خوێند دوای گەڕامەوە جا یەک شت هەیە کاک محەممەد زۆر جار خەڵک وازانێ دەست دەی بە هەر شتێک بۆتە بێ من لە مەرحەلە سێوە تەقدیمی فولبرایتم کرد تقریبا 18 مانگی پێچ و هەموو پرۆسەکە یعنی لە بیرما ئەو 4 مانگی یەکەم کە لە ئەمریکا بووم هەموو ڕۆژێک طبعا تۆ یەکەم جارش جامعەیەکی ئەمریکا و لێ تۆ زەلانێ قورس بێ هەموو ڕۆژێک هاوڕێیان فولبرایت ئەو سکۆلەرشیپێکە منحەیەکی دراسیە کە تۆ تەقدیمێکی بۆ قۆنسڵی باڵێزی ئەمریکا لە عێراق کە ئەگەر وەربژیریت داعمی هەموو ماستەرەکەتەکەم کە بخوێنی لە ئەمریکا کات پێشەوەیەکێکە لەو کەسانی کە ئەو سکۆلەرشیپە ئەو منحە دراسی یەکێکە لەو کەسانی وازم لە زووترین کەس بووی کە چووی بۆ ئەمریکا و کاتەوەیە کاک محەممەد جای ساوت بۆ گەڕمەوە لە پرۆسەی هینام دەست و خۆش بێەوە کەوت فولبرایت چیە لە پرۆسی وەرگرتنەکە با بوو گەڕمەوە کشێکی تیا بوو ئیمتحانی ئینگلیزی تیا بوو ئیمتحانی GRE تیا بوو دوومانی یەکەم کە من لە ئەمریکا بووم هەموو ڕۆژێک تا سعات 7 ئێوارە سعی جامیعەم کردووە لە سعات 7 تا 11 شەو سعی بۆ ئەو ئیمتحانانیم کردووە کە بۆ فولبرایت بووە تۆ بە پرۆگرامێکی تر لە ئەمریکا بووی لە هەمان کاتیشا تەقدیمی فولبرایت دەکرد
بەڵە هەر لە کوردستان کە تەقریبی فڵباتم کردو بەڵام کە چوومە ئەوێ هەنێ ئیمتحانشت ماوە لە پرۆسەکە بوو بەڵە زاکار محەممەد یەکێک لەو شتانەی فڵبرایت هەیەمە ئەبێت تەخەڕوج و کردبێ داو برادرانی ئێستا ئەزانن کەین بێ ئەبێت تەخەڕوج و کردبێ ئەبێت 2 ساڵ ئەزمون و هەبێ ئینجاتوان تەقدیمیکەی جا من خەڵک هەموو ئەمەی پێوتن ئەن تۆ هێشتا مەرحەلە سەی لەکوێ تەقدیمی ئەوەیەکەی هەموو با من تەقدیمی کەم کوێڵە نابێت شتێکی خۆمەکەم جا لە بیرمە لە مقابلەکە پیان وتم وتیان تۆ 2 ساڵ ئەزمونت نییە جا منش بۆی دانیشتم هەرچی وتم با بگیان تۆ تێرمی 2 ساڵ ئەزمون و هی ئەوروپاتێناوە بەسەر من ناتان تەقدیمیەکەی من لە پۆلی 6 دایە و ئیشم کردووە لە دوکانداری 6 ساڵ کردومە کورە 2 ساڵ چنورم فرۆشتووە ساڵێک بڵەوە ڕژەم هەمووی کرد ئەکسپریەنس هەمووی کرد ئەکسپریەنس هەر لەوێ ئەیکی لە پرۆفیسەکان وتی بەڕاستی من قەناعەتم کردو کە بێت وەرگیری هەر لە یان لە مقابلە وتی شتی وا ناڵێن بەڵام بەڕاستی قەناعەتی پێکردم تا ئێستا نەمبینیوە یەکێک شتەکە بگەڕێنێتەوە بالفعل مەرجێکی زۆر قورسە ئەوەی کە ئەبێت دوای تەخەڕوجت تۆ 2 ساڵ ئەکسپریەنس ئەبێ اینجا کنسیدر دەکەن ینی چاوە خشن بە ئەپلیکیشنەکەتە ئەمە بۆ گەرمەوە من لەگەڵ خەریک بووم چاوەڕێکی زۆرم کرد دوایی نەبوو لە هێن کاخۆنیەت لێمە بەڵە جۆم لە تاعیبی نییە جاکار محەممەد ئیمتحانەکان هەمووی ڕۆشتن بە نزیکی 6 مقابلا ڕۆشتین دوای لە ئاخیر وتیان مانگ یەک جواب دێنەوە مانگ یەک کە جوابیان یامە وتیان تۆ هێشتا تەخەڕوج نەکردووە من هێشتا تەخەڕوجم نەکرده بوو وتیان ئەبێت ئەوکەین احتیاطەوە ئەگەر تەخەڕوج بوو قسەی لێ یەکەینەوە جا ئێستا بەدەم خۆشە بڵێ چەند ناڕەحەت بووە ئەوە من نزیکی 18 مانگ خەریکی ئەو پرۆسە بوو دوای لە ئاخیرا نەگونجا الحەمدولله مانگی دوایەوە سکۆلەرشیپ بێتر بوو تەقدیم کرد هەر هەموو وەرگرتنەکە و تەقدیمکردنەکە و هەموو شتێک مانگی بێت و وەرگیرام الحەمدولله بۆ ڕۆشتم ڕۆژە دوای تەخەڕوجی جامیعەی ئەمریکیم فولبرای تەلەفۆنیان کردەوە وتیان اینەکەمان هەیە ئەگەرەتەوێ وتم دەستان خۆش بدانێت لە ڕۆ بەڵێ الحەمدولله کاک محەممەد ڕۆژمە ئەمریکا تقریبا هەر 15 ڕۆژ دوای بەکالۆریزەکە ماستەرەکەم دەست پێ کرد جامێ یەکشت بڵێن پێشەوەی این بێت لە بینی مەرحەلە 3 و 4 دەسم کرد بە ئیشکردن یەکێک لەو ناڕەحەتیانەی ئەمەوێ ئێستا بڵێم یەکێک لەو ناڕەحەتیانەی بۆ یەکێکی وەکو من لەو کاتە دەستی پێ کرد ناسینی خەڵکە کە لە کۆمپانیا ئیش بکە دڵنیام کۆمەڵە خەڵکی ئێستا گوێیان لە منە ئەوە ئەزانن کە چەند ناڕەحەتە خەڵکێک بزانن بناسی کە لە کۆمپانیا شتا ئیشەکەن من کەسم نایەناسی یعنی تەسەوورکە مەرحەلەن 3 جامیعەی ئەمریکی بووم 3 ساڵ لە سلێمانیە یەک نەفەرم نایەناسی لە کۆمپانیا شتێک ئیشکە برادرێکەیە خوا لێ ڕازی بێ کاکردۆ کوڕێکی دەرەجە یەک لە ڕێگەی زاوایەکمانەوە مامۆستا حسێن پێی ناساندم کاک کوردۆ کاتە لای کاک حاجی ڕەسوڵ ئەوانی شێکرد لە کۆمپانیای بەهار بۆ ئەوانی ناساندم جا من یەکێکەڵە یەک لە شتانی کە لەبیر نەچێتەوە ئەڵە چاکەی ئەوڵی زۆر ئیسفادەیەکی یینی هەیە یعنی ئەفزەلێتێکی زۆری هەیە بە چاکەی تشتی ترە ئەو کاتە لەبیرما چوومە لای کاک حاجی ڕەسوڵ ئەوان من وەکو ئەوڵە مەڵەم وەکو کوڕێکی خۆیان ئینیان لەگەڵا کردم دانیشان یعنی نیان کردم ئیشیان یامێ هەتاپان ئیشەکە من وایکەم وتم بەبێ پارەی کەم تەنها ئەوان پارەشیان یامی ئەو هاوینە دوای وتیان وەرە لای خۆمانیشکە یعنی ئەم دەرگا بۆ ئەوە ئەڵم ئەگەر یەکێکتان هەیە یا جامیع تاو کردووە یا جامیع هێشتا تاو نەکردووە ئەگەر ببێ پارەشەیە ئیشەیە بڕۆبی کە بەتابەتی لەو کۆمپانیا شتانە یا ئەگەر جامیع هێشتا تاو نەکردووە من ئەو ئینتەرنشیپە بڵم ئەو هاوینی کە لای ئەوان ئیشم کرد ژیانی گۆڕیم لە ڕووی ئیشەوە کە دوایی تەخەڕوجم کرد کاک حاجی ڕەسوڵ وتی وەرە لای خۆمان ئیش کە وتم وەڵای کاک حاجی ڕەسوڵ زۆرم پێ خۆشە بەڵام سکۆلەرشیپێک هەیە تقریبا مانگی $40,000 یعنی ساڵی 4 دەفتەر بەس بۆ خوێندنەکە بۆ ئەوە دەدەن ماڵانە پارەت دێنێ هەموو شتێک دێنێ یەکسەر لە دوای جامیعە ڕۆشتمە ماستەرەکەم لە ماستەرەکە تقریبا الحەمدولله لە ماستەرەکە دوای کە تەخەڕوجم کرد زۆر باش بوو یەک مەتەلەبەکان دەرەجەکەم زۆر باش بوو بەڵام یەک شتان بۆ گەرمەوە کە هەر لە ژیانی من ئەمە زۆر ڕوویاوەتەوە یەکەم دەرز لە بیرما دەرزێکی اقتصاد بوو ئەم خوێند لە چ ویلایەتێک بوو لە نیویۆرک بوو جا کاک محەممەد الحەمدولله ئەو جامیعەی لێم خوێند لەو بەشەی کە من لێمە خوێند یەکەمی هەموو ئەمریکایە هارڤارد سێمە لەو بەشە باشەکەت چی بوو کاک پێشەوە بەڕێوەبردنی حکومەت و دارایی حکومەت
يعني چۆن حکومت باشکەی باش بەڕێوە بڕۆ چۆن دارایی حکومت باشکەی باش بەڕێوە ئەو شتانەی کە ئێستا لە کوردستان نیمانە. بەڵێ جا کاک محەممەد یەکەم دەرس لە بیرما امتحانێکمان کرد دەرزەکە قورس بوو وەڵحاصل کە دەرەجەکە هاتەوە مامۆستاکە وتی هەمووتان ئەمە دەرەجەکانتانە دەرەجەکانتان بەعام نزم بووە ئیتر شتێکی کێڤینی پێوترێ یعنی ئەوە دەرەجەکان بەرزەکەنەوە بەڵام وتی ڕاستەکەی 3 نەفەرتان ئەوەنە کەمی هێناوە بەکەوتی ئەوەش نایە هەتاوی تر کەوتون تەواو. تەسەوڕێکی کاک محەممەد لە 97 تەلەبە نزمترین دەرەجە من بوو. یەکەم کۆرسە تاڵە دەسکردو بە جامیعە نزمترین دەرەجەی هەموونەوە حۆکەسەکە من بوو. تۆ دوای لە خۆتۆ بیرەکەیتەوە ئایا بەڕاستی من هیچ نازانم یا چییە؟ مامۆستاکە وتی دوای وەرم بۆ لا قسە بکەن هیچ نەکرد کاتە پاسکیلێکم تازە کڕی بوو ئیمتیحانەکەم خستە باخەڵم دوای دەرزەکە ڕۆشتم پیاسەیەکی ئینم کرد ناو شارەکەم کرد کە ئینی کردەوە. تەسەوڕێکی کاک محەممەد ها ئەوە ئەڵێن ئەگەڕێیتەوە و یعنی ڕوخانەکەیە سەیریەکەی بەڵام ئەگەڕێیتەوە تێیە ڕێک ئەوە بوو. تەسەوڕەکە ئیمتیحانی دوای ئەوە بەرزترین دەرەجەی هەرنەوە حەوت کەسەکە من بووم ماشەڵڵا. الحەمدوللا ئینم تەواو کرد. جا دوای ئەوەی کە ماستەرەکەم تەواو کرد هەر لە کاتی ماستەرەکەم تەقدیمی ئیشێکم کرد لە سعودیا ئیشێک بوو ها چۆڵی دریم جۆبم بوو. جا یەکێکتر لەو شتانی کە هەر ئەمە شەرت نییە هەموو شتێ بۆی بڕۆی دەسوود بکەوێت ئەوەیە کە من تەقدیمی ئەو ئیشەم کردبوو یەکسەر ئیشەکەوتیان ڕەفزم بواتەوە بەڵام دوایی نازانم جا لە بیرمە جوان جوان لە کتێبخانەی ئین دانیشت بووم بسمیللام کرد پێشەوەی ئینەکە بکەم پێشەوەی ها سەبمەتی بکەم. کاک محەممەد یەکسەری یەکم بواتە وتیان تۆ هێشتا تەخەڕوج نەکردو چی ئەمانە بەڵام بەرەو ساڵێکی بەسەر چووە لە تەقدیمکردنەوە. ڕۆژێکیان لە ئەستەمبوڵ دانیشت بووم ئەزان ئیمێلەکەم بۆ هاتوتیان وەرە بۆ مقابلە وەڵحاسەکەی چوومە مقابلەیەکی قورس چوون چەند مقابلەیەکمان کرد لە ئاخر وتیان وەرگیراوێت 6 مانگ 8 مانگ ئەم سەرۆسەری ڤیزەم کرد بۆ ئەردەن بڕۆ بێنەوە نزیکی 6 وەرەقەشم سەرف کرد لە ئاخیرا ڤیزەکە نەبوو تا دوای داعش هات کە داعش هاترانێ وەرەقەی حکوومەتی عێراق ویست شتەکە نەبوو. دوای جا ئەوەیە یعنی زۆر جار ماوەیەکی زۆر بە دوای شتێکە ئاڕۆی نابێت دڵنیام خەیری تایە. من ئەو کاتە لە بیرما جوان جوانەوە دڵنیام شتە خەیرێکی تایە کە نابێت خەیرەکەی چییە نەمەزانی. کاک محەممەد زۆر سەیرە لەو کاتانە کە ئەڕۆی ئەوەت لە بیر بێ کە دڵنیا بە خەیری تایە کە نابێت چونکە ئەو ئیشە بۆ من یعنی ئەو ئیشە بوو کە بەڕاستی ئەمە بیست پارەکەی لە حەد بە دەرزۆر بوو یعنی ئەمویست لە سعودێ بوو لە نزیک مەکەشەوە بوو زۆر حەزم لێ بوو بەڵام کە دوای نەبوو ئەڵێ چیەکە یعنی نەبوو ئیترەوە دنیاە. دوای تەقدیمی جیئیم کرد الحەمدوللا نزیکی ساڵویە لە جی ئیشم کرد دوای هەم تبیستم بگەڕەمە بۆ ئەم ئیشی کە پێم وتی هەموو شتێک گونجا لە ئاخیرا وەرەقەیەکیانەویست ئەوەی هەمتر نەگونجاوە یعنی جا تریش هەر ڕۆشتمەوە بۆ ئەردەن هەر دوای ئیشەکە نەگونجایەوە. دوای ئەوە ساڵونیە تقریبا ئیشی ڕاوێژکاریم کرد بۆ حکوومەتی هەرێم لەگەڵ کۆمپانیایەکا بوون کە ئەمانویست چۆنەتی بەڕێوەبردنی وەزارەتی دارایی وەزارەتی شارەوانی چاک بکەین ساڵونی لەگەڵ ئەوانە ئیشم کرد یانە پرۆسەشتمان ویستمان چاکردن بەڵحاصل دوای ئەم مۆزەی ها بەسەرا شتەکانی نەبوو. دوای هەنێ جار ئەوەش کاک محەممەد من خێزانەکەم و کوڕەکەم لە سلێمانی ئەژیان ئەو کاتە بڕیارمدا بۆ هەر شێوانزەکەی بگەڕێمە بەلای ئەو هەندەو کاتە تازە گەڕابووم هین بوو ئیشەکەم وەرگرت کە نیوەی ئیشەکەی پارەکەی هەولێرم بوو پۆزیشنەکەی نیوەی ئەوەی هەولێر بوو بەڵام وتمە بێ لەگەڵ عایلەکەم هابووم ئەوم کرد. دوای ئەوە هەر ئەو کاتە تازە لێ دەستم پێ کرد بوو فەیسبوک پەیوەندیان پێوە کردم ڕاستەکەی زۆر حەزم لێ نەبوو ئەو کاتە تازە ینی بڕیارم مابوو لە سلێمانی بمێنمەوە. دوای ئەوە تەقدیمی بڵام لە مانگی دەی ساڵی پێرا بوو چەند بوو ماڵی 2008 بوو پەیوەندیان پێوە کردم کە ئیشان پێوەکەم بە مقابلە شتا ڕۆشتمەوە تقریبا 7 مقابلەم کرد دوایش نزیکی دەم 8 مانگ 4 مانگ تا ڤیزە شتا الحەمدوللا هاتمە ئێرە ئێستا لە فەیسبوک ئیشەکەم الحەمدوللا ئیشەکەم بەدڵە لە ڕووی ئیشەوە الحەمدوللا سپاسی خواوێ کە باشم لە ڕووی عایلەوە الحەمدوللا باشە یەکی نەبێت
من کە ئێلەم کاک محەممەد یەک شتەیەکە لە ئەوڵەوە لە پۆلی چوارەوە هەستەکەم هەما تا ئێستا بەردەوام ویستومە فێر بم، یعنی من دایمە ئەڵێم be humble be curious، یعنی خاکی بە و بەردەوام بە لە فێر بووم. هیچ شتێک جێگەی و دوشتە ناگرێتەوە. زۆر 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 گرنگە کە ئەو دوشتە لەگەڵ خۆت لە بین نەبێ، لە دەست نەدەی. بەردەوام بە لە فێربوون، هەمیشە بەردەوام بە لە فێربوون. من یەکێک تریش لەو شتانی کە زۆر زۆر گرنگە بەڵام من هاوڕێی باشە. یعنی من ئەگەر ڕۆژێک هەست بە ناخۆشی بکەم قسە لەگەڵ و هاوڕێیانە ئاکەم، ئەگەر فکرێکم هەبێ لەگەڵ و هاوڕێیانە باسیەکەم. قسەکردن لەگەڵ یان ئومێد هاتێ بە ژیان، یعنی قسەکردن لەگەڵ یان طبعا من شتێک ئەبێ بڵم زۆربەی ڕەفیقانم من ئەوان یعنی ئاچۆڵە من تەمەڵترینیانم ئەتوانی وا بڵێ ئاچۆڵێ ئەڵێ زیرەکترین کەسمە بە لە ژوورێکە. طبعا من زۆر حەزم لە ژوورێ نییە کە خەڵک وا بزانن تۆ زیرەکترینیت. دایمە هەوڵ بە زیرەکترین کەسمە بە لە ژوورێکە، بۆ ئەوی دایمەش لە خەڵک فێربی. ئەوە زۆر زۆر گرنگە لەلام. تا ئێستا نزیکی 5 ئیشم گۆڕیەوە کاک محەممەد، تقریبا هەنێکی بە استراتیجی بۆ کە گۆڕیمە، هەندێکی قەدەری خوایەکە وا بووە، بەڵام مرتاح بووم لەوەی کە لە 5 ئیندەستری جیاوازە ئیشم کردووە. یعنی بگەڕێمە بۆ هین لەسەر یەک ئیندەستری نەماوە. 5 سەکتەری جیاواز. لە فاینانس ئیشم کردووە، لە کۆنسڵتین ئیشم کردووە، لە ترێژەری ئیشم کردووە، لە فود ئەند بێڤرێج ئیشم کردووە، ئێستا لە تەکنۆلۆژی ئیشەکەم. لە سمنتیش ئیشم کردووە، 6 لە سمنتیش ئیشم کردووە. تقریبا لەم 6 سەکتەرە جیاوازە ئیشم کردووە. لەمانە تێگەم ئەزانم ئەمانە چیەکەن. طبعا ماوەیەکی زۆرە ئەمویست لە تێک فێر بم، چونکە ئاچۆن لە دنیا بەرە ئەوە هەڕوە. و یەک شتی تریش کە ئەمەوێت لە ئاخیرا بڵم کاک حەوزان بەرەو ئاخیرەکەی ڕۆین، بەڕاستی من هەرەمەیە بگەڕێمە کوردستان. یعنی هاتنم بۆ ئێرە دایمی نەبووە، هاتنی ئێرەم کاتی بووە. ماوەیەکی کاتی بێمە ئێرە چۆنەڵی هەنێ ئەزمون پیا بکەم بگەڕێمەوە، یعنی کە ئەڵێم کاتی چەند ساڵێکی کەم نەک زۆریش، چونکە بەڕاستی ئەمەیە لە کوردستان بژیم، ئەمەوێ ئەگە کارێکی باش بکەم لەوێ بیکەم، ئەگەر یارمەتی خەڵک بم لەوێ بیکەم و لەوێ مرتاحترین شوێنە لە ژیانە بووم. ڕاستم کاک پێشاو یەک حەزەکەم یەک پرسیارە لێ بکەم و دوایە چینە لای هاوڕێیان پرسیارێکیان هەبێ. یەکێک لەو شتانی دەتوانێت بینیومە کە زۆر جوانە کاک پێشەوە بەڕای من، و حەزی شوێکەم پێمان بڵێ ینی نهێنی ئەم شتە چییە کە لە توای هەیە. ئەویش ئەوەیە کە کەسێکی زۆر ئیجتیماعی، ینی بۆ نمونە ئەچیتە مەجلیسێکەوە قسەی خۆشەکەی دائیمەن ئەوەی دیقەتم مابێت، ینی دەوروبەرت بەتاڵ نەبووە. حتا مەسەلەن حەزە بە میواندارێتی هەبووە، سەو کاتێک لە سلێمانی بۆ بیرمی ئازاریشان یەک دنیا خەڵکی جیاوازت کۆ کردەوە لە ماڵی خۆتان کە هاتە ماڵ. یەک پرسیار لەکەم کاک پێشەوە قسەش پێ بڕۆم، چۆن توانیتە ئەوەی کە عادەتەن چونکە پرۆدەکتیڤیتی ئەوەی کە تۆ بتوانی بەرهەمدار بی لەسەر ئاستی حیاتی شخصی خۆت بە تاک کەسی، ئەوەی ئەوێ کە دوور بی لە خەڵکەوە تا ڕادەیەک وایە. ینی مەبەستم ینی ئەگەر تۆ بتێ ئیش بڕوە ناگە قسە لەگەڵ خەڵکاکی هەموو کاتێ وایە. مەسەلەن مەبەستمەوەی کە چۆن بتوانی ئینترۆڤێرتیش بیت و لە هەمان کاتیشە و ئەکسترۆڤێرتیش بی. هەستەکەم تۆ باڵانسێکی جوانە لە بینی هەردووشیان ڕاگرتووە. اینجا نقطەیەکی تریش لێ پێش جاویان پرسیارە بیتەوە حەزەکەم بیڵم ئەوش ڕۆی کە هاوڕان کاک پێشەوایەکی لەو کەسانی کە هەستەکەم وەکو بافەر زۆن وایە، ینی هەموو کەسێکی جیاواز لە بازنەگی کاک پێشەوایە جێ بێتەوە، ینی لەم سەری ئەو سەر تا ئەو سەری ئەو سەر هاوڕێی هەیە، ئەتوانێت هەر هەمویان لێک شوێنە کۆ کاتەوە و عەزێتی نەبێ بۆ هیچ کەس. ئەو مەجلیسەی کە تایەتی بەبێ ئەوەی کە باگراوندی تۆ هەرچیە بێ، مەسەلەن متەدەین نیت، سەر بە هەرچ کەسێکی هەر شوێنێکی هەر ڕەنجێکی لە مەجلیسەکەی کاک پێشەوایە تۆ مشکلت نییە، سوودی خۆت وەرەگریت و مەجالیش دەبێ قسەی خۆش بکەی. بۆ نمونە ئەستەکەم ئەم شتە زۆر جوانە کاک پێشەوە لە حتا لە فەیسبووکی زۆر کاتە بینم کە مەسەلەن چەند هاوڕێ لە فەیسبووک هەنێک مەسەلەن بە بۆنی کێشەی سیاسی بێ یاخود بیرڕای جیاوازەوە بێ، تۆزێک تەنشنەکەیتە بینیانەوە
بەڵام تۆ لە بینەکەی هەست دەکەم لەگەڵ هەردوو لایەنە مشکلی و هاوڕێیتی و ینی هەست دەکەم ئەمەش زۆر جوانە لە جەنابتانە کە توانیتانە باڵانسێکی جوان محەممەدیان با من یەکشت بڵێم لە مەسەلەی ئەوەی یەکەمە لە مەسەلەی ئەوەی یەکەمە ڕاستەکەی من لە ئەسڵ هەست دەکەم کەسێکی ئیجتیماعی تا کەسێکی خوێنەوار بم تازە هاوڕێ بەجددی من هەست دەکەم ئەگەر بۆ مەسەلە خوێندەواریش نەبە یعنی لەو بازاڕ ئیشمەکەت کێشەم نەبوو جاکێکی تر لەو شتانەی کە لەینە لە جامعەی ئەمریکی بووم ئەڵم ئەیان ئەی تەخەڕوج کرد چیەکە ئەمە جا تەخەڕوجم کرد هەر ئیش نەبووە چم لە مەتاوێکە ئیشەکە احتیاجیە یعنی حسم ئەمە شاگرد یعنی ئینەک بەس کار یعنی ڕاستەکەی هەروە گەورە بووم عایلەکەشم هەروان تقریبا ئێستا ئەو شتەی بۆ من بوو بیزەبت بۆ دایکشم ئێڵێ دایکم ببینێت بالضبط ئەو شتەی بۆ من هێڵی بڕۆ بۆ دایکشم بێڵێ یعنی ئەو خوێنەواری نییە بەڵام هەمان ئەو شتەی بۆ من وت بە دەقات لە ئەوە جوانترە ئەو شتێکی تر بۆ ئەوەی کە بۆچی خەڵکی جیاواز بەڕاستی کێشەم نییە لەگەڵیان گەر هاوڕێم من یعنی نفاق ناکەم دووڕی نیم کە ئەگەر لەگەڵ ئەو کەسانە هاوڕێ بم یعنی لای خۆیان ئەوام لە پشتەوەوانە بووم چونکە بەڕاستی کە ئەبمە یعنی کە لەگەڵ خەڵکە ئینن سەیری ئەویان ناکەم چی هینەکە چی بیرڕای یعنی سەیری کەسایەتی کەسەکە ئەکەم یعنی کەسایەتی کەسەکە بۆ من گرنگە تا ئەوەی چ فکرێکی هەیە لەو کاتە طبعاً ئەم شتە ئاڵۆزێکی زۆری تای ئەمانە بەس من ڕاستەکە ئەوە هێناوە مرتاحشم لەگەڵ خەڵک یعنی هەموو لەگەڵ خەڵکی باشە مرتاحە بەس من ئەگەرێکێک خراپ بێ بەڕاستی لێ دوورەکەومەوە لە ژیانیشمە ئەوم کردووە بە ناخۆشیش لێ دوور ناکەم هەر احتیاجی تر پەیوەندیەکە دوورەکەوێتەوە تاوە ینی وای لێەکەم بەڵام کاک محەممەد یەکێک لە خۆشەویستترین کەسەکان کە ناسیمە جەنابتی هەمیشە مەجلیس لەوەی من خۆشترە مەجلیس و زۆر خۆشە مرتاحم لەگەڵ دانیشم شتێکی تریش ڕاستەکەی ئەم لایڤ جەنابتانە بای قەت نەمکردایە ئەزانم وەڵایی زۆر بەڕاستی گەورەی خۆتانە کاکە شاژیان من ئەوەکو پێم وتی بەڕاستی هەر لە پۆلی چوار قەت بیرم ناچێتەوە ئەو جاران کە هاتمە ئەو شوێنی کە جەنابت لە هێژیای زۆر ئیسفادەم لێ کردی ینی ئەموت چەند ینی چۆنڵی من لە گەڕەکەکەی خۆما بووم تۆ یەک تۆز ئوفقت بۆ دانن چونکە عادەتەن هەموو کەسێک پێویستی بەوەیە کە بزانێ لە دەرەوەی ئەو ژیانە سنوورداری خۆی ژیانێکی گەورەتر هەیە بەس زۆر کاتێمە نایبینین ڕەحمەتت لێ بێ کاک محەممەد زۆر عەجیبە ئێستش من و تۆڵم من دایما ئەڵێم کەسانێک هەیە کە ئەوان شتێک کە بینم من نایبینم دایما هەوڵ بەلو کەسانە نزیک بە بالفعل بزانم ئەمە برادەرێک شتێکی مەسیاڵێک کە کاتی ئەوەیە لە چ دەقیقە تەواو بوو هەروەڵا ئەتوانین ئێستا ئەگەر پرسیارتان هەیە هاوڕێیان لە خزمەتتان ناوین کاکەشەوە ئەم خاتونە ئەڵێ بۆ نمونە ئەوانی کە مەسەڵەن سار دەبنەوە لە شتێک هەر ئیشێکەکەن و بەدەستیانەوە نایەت یاخود وردەوردە سار دەبنەوە تۆ چی ئەڵی لەسەر ئەو بابەتە وڵای کاک محەممەد با من شتێک وێڵە من 1000 جار سار بوومەتەوە لە شت ساردبوونەوە احتیاجیە بەڵام کۆڵمەدان شتێکی ترە ساردبوونەوە شتێترە و کۆڵمەدان شتێترە ئەنجاوم بەڕاستی یەک شت هەیە ئەو شتە نەکەی چی ئەەکەیت ئەوڵێم ئەگەر ئەو شتە نەکەی چی ئەەکەیت من دڵنیا بە هەزارها شتێ لێ ساردبوومەتەوە ئەوەتەخوازم کە زیاتر بوو کردایە ئێستش دنیا شتەیە لێ ساردمەوە ئەمە هێشتی زیاتر بوو بەڵام بەردەوامی کاک محەممەد منەوەی کەین بە لە شتێکەکەی بیکەیت ئەو شتە چەند گرنگکە لە لاتە یعنی بەڕاستی بۆچی ئەیکەی دووەم ئەگەر ئەوە نەکەی چیترەکەی زۆر جوانە کاک پێشەوەیەک پرسیاری تر هاتووە ئەمەش هەست دەکەم پرسیارێکی زۆر جوانە کە گەرتوان ئەڵێت چۆن لە نێوان ئامانجە شەخسی و خێزانی و دارایی و ئاینیەکاندا هاوسەنگی ڕابگرین کاک محەممەد من یەک پرینسیپم هەیە ئەڵێ لە هینە هەیە ئەڵێ خوا خێزان ئیش یعنی من دین دوای ئەوە خێزان دوای ئەو ئیش ئەگەر ئیشم لەگەڵ خێزان و دینمە تەناقوزی هەبێ نایکەم ئەگەر خێزان تەناقوزی لەگەڵ خوا هەبێ نایکەم
ئەولەویاتت خوایە دوای ئەوە جان ئەولەویاتی تۆ خوایە یعنی ئینج دوای ئەولەویاتەکە ئەوەیە دوای خێزان دوای ئیش يعني احتياطيه اگر به ايش من بس النبي يكشتو بوجا موكا محمد بو اوي السعوديه كاو ايش امت زور زور حزيده كان ورقيك ما وي زور زور جرين بولا ورقك ابوايا لحكومه العراق اسم كوتها اگر هم نسكوتها اروش بو ايشكا يعني من بيت ظلم ايش بو او كاتا اگر ممكن باريك زور زور مرق يعني حزناك بارك بس باريك زور زور بو مانجي ئەگەر یەک لەسەر شەشی پارەی مانگێکی ئیشەکەم بدایە ئەمتوانی ئەو وەرەقە دەست بکەم بە ڕەشوە پارەکەم بدایە بەس لەبەرەوەی ڕەشوە بوو من ڕەشوەم حەڵال حەرام بوو ئامادە نەبووم ها برایب بێنزیینی پێ برایبە ئامادە نەبوو ئەو برایب بدەم بڕۆم ئەو ئیشە بێ کە 8 مانگە خەریک چەند 16 مانگ خەریکم بۆی بەدەستی بێنم 6 وەرەقم سەرف کردبوو لە ڤیزە و شتاکە بڕۆم بیکەم ئەو پارەی ترم بدایە لە بەغا بە ڕەشوە ئیشەکەیان بۆ کردم نەمکرد لەبەرەوە هاتوونەڵێ خوا لەسەر ئیشۆیە ئەو شتەی خوا و توێتی لەسەر ئیشەکەوەیە بۆیە ڕاستەکەی نەمکرد ینی ئاوا لێڕانم کاک پێشەوە ئەم ڕۆژینیش ئەم پرسیاری کردووەڵە if he had to choose two sectors between those six sectors he worked in, which one would they be? He said initially his goal was to help people out. In which sector he saw that more? Sergi John. راستەکەی ئەگەر بڵم هیچ کامیان درۆ ناکەم چونکە ئێستا پێدەڵام یەکێک لەو طبعا هەوڕێن ئەو پرسیاری ڕۆژنخان ئەوە بوو کە ئەڵێ کاک پێشەوە پێشتر باسی کردی لە 6 سێکتەری جیاوازە ئیشی کردە کاک پێشەوە پرسیارەکەی ئەم ئەوەیە ئەڵێ ئەگەر ئەو سێکتەران و 6 سێکتەری کە باست کرد و ئیشت تیا کردووە ئێستا خۆت زیاتر لە کامیانە ئەبینیتەوە گەر دوانیان هەڵبژێری و حەزەکەی لە کامێکێک لەو دوانەیە لەو شەشەیە یارمەتی خەڵک بیت ئەفریقا کە شایان پێشم ئەتوانم بڵێم تێکەڵەیەکی هەمویان یعنی فاینانس لەگەڵ تێکەڵکەم بۆ سۆشیال وەرک ئەم سێ شتە تێکەڵکەم چۆن تێک و ئێستا لە عالەمە فینتێکی پێوترێ چۆن ئەوە ئینکەم کە یارمەتی خەڵکی پێ بدەم کە توانای زانیاری داراییان کەم فاینانشال لیترسی لەسەر ئەوانە بیکەم يعني ئەگەر بمێ لە داهاتوو ئیش بکەم تقریبا لەو مەجاالە ئەبێ لە مەجای فاینانس بەڵام بۆ یارمەتیدانی خەڵک یانی نەک ئەم کۆپرێت فاینانسێ سۆشیال فاینانسێ سۆشیال فاینانسەکەم کە حەزیە بەڵێ زۆر جوانە هاوڕێن مەبەستی دارایی و تەکنۆلۆژیایە کات پێشەوە حەزەکەم تێکەڵەیەک لەم دوانە لەو بوارە ئیشکەم و بیخەمە خزمەتی کۆمەڵگا ینی شتێک دروستکەم لە نێوان نەگۆ ئیش بەڵێ یەکشی ترش کاک محەممەد باەکشت بڵێم زۆر جار ئیشم هەڵبژاردووە بۆ بەهێزترین لایەن نەچوون کە بەهێزترین بووم تەیە یعنی یەکەم جار کە چوومە فاینانس من لە فاینانسە بەهێز نەبووم کە هاتوومە تێک لە تێکا بەهێز نەبووم کە چوومە ترێژەری لە ترێژەریە بەهێز نەبووم لە کۆنسەڵتینا بەهێز نەبووم بەڵام ئەموویست لەم سێکتەرانە بەهێز بن یعنی جیازەکە بینی بەهێز نەبووم کە بڕۆمە ئەوانە بەڵام ئەموویست ئەو لایەنانە خۆم بەهێزکەم ئیتر هەرچۆن بێتوانین ئیشێکیان کەم بەدەست بێنم بۆی خۆم فێرکەم تقریبا ئەمە لایەنێکی پشتی زۆری هەیە کە بەڕاستیە بێ سیقە و بەخۆ زۆر بێ یعنی من یەکش ئەڵێم دایمە هەمبڵ بە بەس باس سیقەت لە سەواسەد لەسەر خۆت بێ یعنی ئەوە تێکەڵەیە کە ئەگەر بتوانی بەدەستی بێنی یەکێکە بێت لە باشترین تێکەڵەکان لە ژیانەکە بەدەستی بێنی سیقەت بەخۆ بەرز بێ بەڵام خاکی بێ خاکیش بی کاک پێشەوە ئەم پرسیارش ئاخر زاردای لە بنەکەم هاوڕێیان جوان بووم ناخوێنێتە کۆمنتەکان هەنیشان لێرە دانیشانەڵێ من ئەم ساڵە چمە زانکۆ ئامۆژگاری چییە بۆ خوێن کەسێک کە تازە ئاچێتە زانکۆ با مێشک کراوە بەڕاستەکەی هەتا بتوانە شتی جیاواز فێر بە هەتا توانی بخوێنەرەوە جا طبعا هاوڕێیان حەزەکەم ئەوش بڵێم کاک پێشەوەیەکێکە لەو کەسانی کە بە بەردەوامی ئەخوێنێتەوە ینی خوێنەرێکی زۆر باش حتا لەم ڕۆژانەیە باسی لە قسەمانەکرد لەگەڵێکتیا باسی ئەومە کردوتمە و کتێبەت خوێندەوتەوە
ئازانم تۆزێک شانازیم بە خۆمەوە کرێم و 2 ساڵەوە پێش خوێندووەتەوە Thinking Fast and Slow دانیێل کانمان کاکەشا وتی 6 ساڵەوە پێش خوێندووەتەوە بۆ منە کاتی خۆی ئەنجام بەبەستمەوەی کە خوێندنەوە هەستەکەم بەشێکی زۆر سەرەکیە لە حتا من یەکەم بەرکەوتم زۆر ناتوانە کاکەشەوە ئەوە بوو کە کیندڵەکەم بەدەستەوە بینی ینی کتێبت لە کیندڵا خوێندەوە زۆرم بەلاوە نامەوە کاک محەممەد بۆ ئەو هاوڕێیە من خۆم وام کردیت نازانم ئەو کاتیانە خوێندنم یعنی ئیشکردنم لەسەر خوێندندانە نابوو یعنی ئەمە نەبوو کە بەڵام تەخەڕوجکەم چی ئیشێکم هەبێ چونکە بەڕاستی جارە بە تایبەتی ئەو هاوڕێیە تازە ڕادەجەنەوە 4 ساڵی تر کەس نازانێت چ ئیشێک چ جۆرەك هەیە بۆیە مێشکی خۆ لەسەر ئیشدا منێ هەتا توانین لە جامیعە باش بە بەڵام شتی دەروێش زۆر بخوێنەوە ئەوە شتێک ئەنجاوکم ئەگەر بەڕای منەکەی حەچی کردو خۆ فێری زمان من عەرەبی و فارسی و ئینگلیزیم تقریبا لە یەک کاتا باش کرد وڵایی کاکەشە ئەم نامانی ئەخیر ئەگەر خۆش نازانم جوان بە سڵاوە مەسەڵ من بۆم ناخوێنێتەوە هیچی منیش زۆر تایبەت بکاتەوە سەبارەت ئەڵێ سڵاو مامۆستا پێشەوە بەنیاز نیت لە کوردستان فێرگەیەکی تایبەت بکاتەوە سەبارەت بۆ بوارانی کە کاری تێدا کردووە کە لێرە نییە اینجا دانێکیان ئەڵێ چیت هەیە بۆ پۆلی 12 دانێکی تریان بام پرسیارانە بەسەر ئیلە بکەم کامیانت پێویستزانی چکە کاتشمان کەمەوە نزیکی 10 دقیقمان ماوە ئەگەر بگەڕێیتەوە کوردستان چ پلانێکت هەیە ئایا دووبارە لە ئاستی ئیشکردن و پلەکەت دا ئەبازیت لەمەڕ گەڕانەوەت بۆ کوردستان و بۆچی ناوی کتێبەکە چیە کاک محەممەد کتێبەکە ناوی Thinking Fast and Slow کتێبێکی زۆر باشە لە بواری کۆگنیتیڤە وای نازانم ئەگەر ئازانم بە کوردیش هەیە بزانم تەرجەمە کراوە لە کوردستان بەس کتێبێکی خاوەنەکەی نۆبل پرایزی هەیە زۆر جوولەکێکی زۆر زیرەکە ئامۆژگاری بەڕێزان بۆ خوێندکاری تەخەڕوج کردو چۆن بتوانێت ئەو سێکتەری کە حەزی لێتی ئیشی تا بکات مەسەڵەن کات پێشەوە ئەگەر هیچێک تەخەڕوجی تازە کردووە لە زانکۆ حەزی لە سێکتەرێکە کە ئیشی تا بکات چۆن وەڵای من یەک شتەڵێم کاک محەممەد ئەکرێت تۆ بەتابەتی کە بازاڕی ئیش قورسە خۆت تهدید مەکە بە سێکتەرێکەوە بڕۆ ئیش بکە هەر ئیشەکەی بڕۆ بیکە ئەگەر ئیشی ئەوی خۆت دەست ناکەوێت بەڵام ئەگەر بەڕاستی زۆر حەزی لە شتەکەی بڕۆ ئیشێکی تر کۆ لەگەڵ ئەوشە چاو لە ئیشەکەی لەو سێکتەرە بکاتە ئیشی بۆ بکە یعنی بەردام چای بۆ بگێڕە بەڵام بە ئیشدا منیشە بڵێ ئیشم تەنها لەواوێ مهندسی ئەگەر پێتە کرد محاسبی بکەی بڕۆ بیکە یعنی محاسبیت ئەگەر پێتەوێت یعنی نازانم بڵێم هەر ئیشێکی تر هەیە بڕۆ بیکە با لە سێکتەری خۆت نابێ احتیاجیە ئەوە لایەنێک بۆ ئەو تەلەبەی پۆلی 6 ڕاستەکەی دووش گرنگە سیقەت بە خۆت یعنی خۆت دەتەوێت چەند سیقە بە خۆت دەتەوێت چەند بێنی دووەم پلانێکی باشی بۆ دابنێت کە ئەو پلانەوە لێ بکات واز لەشی تر بێنە ئەنجاوکم ئەگەر دەرەجەش منە لە پۆلیش ڕاستەکەی کۆتایی دنیا نییە هەرچەنە قسە بۆ تۆ نییە بۆ وانەیە کە تەخەڕوجیان کرد ئەگەر لە شای هەڵبە لە سەق کەمتر نێنی بەس ئەگەر نەتهێنا ڕاستەکە ئاخیری دنیانی کاک پێشەوە سایتیش لێکراوە ئەڵێ مرۆڤ دەکرێت لە دوو بواری جیاوازدا کار بکات یعنی لە دە بواری جیاواز ئەتوانی کارکەی چۆن بەڵام جار ئەبێ خۆ بۆ شتێک لایکەیتەوە بەڵام لەگەڵ ئەوەشە ئەتوانی شتی تر بکەیت هەتا یەک نمونەی بچووک هەیە کە یعنی من بەی خەڵکی تر ئەتوان بێنەوە ئەڵێ ئەنیشتاین فکرێکی زۆرینی هەبوو دوای ساڵێک جێهێشت خەریکی شتێکی زۆر ئاسایی بوو تا ئەوەی کۆنەکەی بۆ هاتەوە ئەم فکری تری تەطبیق کرد من ڕاستەکەی بڕوان بەوە نییە کە ئەبێ لە یەک سێکتەرا ئیشکەیت بڕوان بەوە نییە کە یەک بوار تەنها ئیشکەیت جارە بە تایبەتی دنیای ئێستا هی ئەوە نی لە یەک بوار بزانیت کاک پێشەوە یەک پرسیاری تریش خۆ بە سەبا زانم ئەگە هاوڕێیان ئامۆژگاری بە کەسێک کە کار دەکات و لە هەمان کاتیشدا دەخوێنێت کەسێک کە کارەکات و لە هەمان کاتیشدا ئەخوێنێت ئامۆژگاری بۆ ئەو کەسە چییە
دەستی خۆش بێت زۆر شتە چاکەکات. طبعاً من لە ناوەندی و ئامادەی ئەم خوێند و ئیشمە کرد، بەڵام لەوانەیە ئەم برادەرە ئەم هاوڕێیە هین بڵێت جامیعە بڵێت کۆمەڵی خەڵکی زۆر هەیە ئەوە هەکات یەک شتت لەبیر نەچێ خوێندن ئەفزەڵەتی باشە. یعنی زۆر جار ئەگەر تۆ بتوانی خوێندن باش تەواو بکەیت، دوایی تۆ زۆر لەوانە بەهرەمەندترە بی کە ئیشیان نەکردو لە کاتی زانکۆ، چونکە تۆ ئێش خوێنی لەو کاتێشە ئیشەکەیت. یعنی ئەگەر خوێندنەکەت پشتگوێ نەخەیت، دوای تەخەڕوج بکرێت توانی زۆر باشتر بێت، چونکە ئەنجام ڕاستیەکەی خەڵکێکی زۆر هەیە لە دنیا کە هەردوویان بەیەکەوە ئەکات، زۆر ناڕەحەتە چونکە ئەبێ خەیاڵ لای هەردووکیان بێت. بەڵام خوێندنەکە پشتگوێ مەخە بۆ ئیشەکەش بەڕای من شتێکی باشەکە ئیکەیت. کاک پێشەوە یە حەزەکەم یەک شتی تریش بڵێم هاوڕێیان. کاک پێشەوەیەکێکە لەو کەسانی ئەوەنەی دیقەتم مابێ مەسەڵەن دائیمەن ڕاوێژی بە کەسی گەورەتر لە خۆی کردو ئاستەکەم. یعنی مەسەڵەن کەسی کۆک و نیکۆڵە ناسی تۆ کاک پێشەوانە حەزەکەم باسێکی ئەویش بکەیت، چکە بەشێکی چکە هاوڕێیان یەکشتی تریش هەیە حەزەکەم بیڵێم ئەگەر خۆشی کاک پێشەوە ئێستا باسی بکە. چیرۆکی کاک پێشەوە ئینشاءڵڵا لە مودەیەکی نزیکە بڵاو بێتەوە لە شەوەی کتێب چاپتەری کتێبێک کە بەشێکی باسی ژیانی کاک پێشەواکە بە ئینگلیزی. جا حەزەکەم هەم لەسەر کتێبەکە و هەم لەسەر نووسەری کتێبەکەش کە هەم هاوڕێیەک و مامۆستایەکی نزیکی کاک پێشەوا و ئینگلیزە و لە وڵاتی ئەمریکایە ڕۆڵی ئەو ژنە چی بووە لە حیاتی تۆیە؟ ئەمەوێ ئەوە بڵێم، بەڵام باشی خاڵێکی باش کردەوە پێش نەمکردو تقریبا بە ناڕاستەوخۆ باسیم دەبست من بەڕاستەخۆ باسی کرد هەتا ئەتوانی، یعنی منم ئەمەشگارە بۆ هەمووی هەتا ئەتوانێ ڕاش بە خەڵک بکەن. یعنی من لە 6 دەرچووم، لە پێش 6 لە دوای 6 لە کاتی ئیشا لە پێش ئیشا کۆمەڵە خەڵک هەبوو بۆ ڕایشکایی دامە ڕۆشتون بۆلایە ئایا ئەم شتە بکەم یان نەیکەم. یعنی تەسەور کە ئیشەکەی فەیسبووکم وەرگرتە بوو چەند کەسێکەیە کە ئەزیزن لەلام و ڕایان بەلایەن زۆر گرنگە ڕۆشتم ڕایشکاری پێکرد ئەگەر بیان تایان مەیکە لەوانەیە نەمکردە. یعنی ئەوە ڕایان لەلام گرنگ بووە، ئەوەنە ڕاوێژ بەلام گرنگ بووە. نیکۆڵ هاوڕێیەکی زۆر خۆشەویستمە، لە 2009 یەکتری ناسین، بە عایلەی تێکەڵین. یعنی ئێستا لەگەڵ خێزانم برادەرە، لەگەڵ دایکم برادەرە، لەگەڵ باوکم برادەرە، لەگەڵ یعنی بە عایلەی تێکەڵین. من خێزانی ئەوان ناسم، ئەو چەند جار هاتووە ماڵی من چوونتە ماڵی ئەوان. کتێبەکە تقریبا باسی ژیانی بەنەوەتر گەلم باسی چیرۆکی کووردا هەڵەبجە بە تایبەتی لە 1980 کە من لە دایک بووم، یعنی لە کیمیاویەکەوە هەتاوەکو ئێستا. ئەم حەدەسە لە ئەوڵ تا ئاخیر لە چیرۆکی من و خێزانەکەمەوە گێڕێتەوە. یعنی کتێبەکە لەسەر ئەوەیە تقریبا 7 ساڵە ئیش لەسەر کتێبەکە ئەکات. ڕەشنووسی یەکەمی تەواو بووە، درافتی یەکەمی تەواو بووە، بەشکم لە ماوەی ساڵێکی ترا بڵاو بێتەوە ئینشاءڵڵا. جا هاوڕێن ینی یەکێک لەو شتانی کە زۆر جوانە لە کاک پێشەوا بینیمە، بیرم نایە هیچ مەجلیسێک دانیش بێتم لەگەڵ کاک پێشەوایە بۆ نمونە باسی شتی بە سوودمان نەکردێ، قسەی خۆشمان کردووە، ینی ئەوە نەبێ دانیشتێکی وشک بوو بێ. بەڵام بەڕاستی جواب مامۆستا بورهانی حاجی هادی هەیە کاک پێشەوا، نازانم بیناسن جارێکیان ئینشاءڵڵا ئەویش هەر خەڵکی هەڵەبجێزە اینجا ڕۆژیان لای بوو وتی ڕەفیق ئەو دوو کەسە بەو دوو کەسە ئەوترە ڕەفیقی حەقیقی کە بەیەک گەشتن شتێک بۆ سەر یەکتری زیاکەن. یعنی معقول من بە تۆ بگەم هیچ شتێکە زیان نەکردێ بۆ منیان بەعکسەوە ها بۆ نمونە جاستەکەم لەگەڵ کاک پێشەوایە ئەو شتەی زۆر جوان هەتا جارێکیان تازە لە عومرە هاتبوویتەوە ئەگەر بیرت بێ مەجموعەیەک دانیشتو بووین لە ژوورێکا بووین باسی عومرەکەت بۆ کردین. یعنی ئەو من تەجربەیەکی خۆشم بینیوە با شەریکەم لەگەڵتانە هەمومان گوێمان بۆ کردی نزیکی سەعاتێک زۆر خۆش بوو. یعنی بەڕاستی زۆر جوانە ئەگەر بتوانن هاوڕێیان لەگەڵ یەکتریا کۆ بنەوە. من زۆر کادیقەتمە حتا لە ئێریک هەبووە مەرکت ئەمریکەکە ئەی وەڵی من لە ئەخر زان کۆمیکەکە هاوڕێیان هەمووی بە حساب تەلەبەی عریق و جوزانە ئەم شتانەیە ئەی کە تەلەبە ئەبینە مۆبایلێکی بەدەستۆیان خەریکی قسەکردنەوە یان خەریکی
گاڵتە و گەپە و ئەوانە ئەڵێن باشە ئەمە مؤسسەسێکی پەروەردەییە یان خەڵک هاتووە بۆ چزانم فشکیاتە ها مەسەڵەن ینی ڕووی خوێنەواری بە ڕووی هەنێک کەسەوە دیار نییە سەر ڕایەوەی لە مؤسسەیەکە کە ئەکرێ ئیسفادەی زۆری لێکا وەکو کاک پێشەوالی کردووە بۆ نمونە اینجا هەست دەکەم زۆر گرنگە گەر بتوانن خۆتان لەو کەسانە نزیک بکەنەوە کە بەڕاستی خاوەن معریفەن وەکو کاک پێشاوتی وفقتان نکاتەوە ئاسۆتان نکاتەوە لەگەڵ خەڵکی نزما مەبن کە پێکەوە دانیشن لە مەجلیسەکە با چارێکێکی فشقات بێ با ئەوەی تری قسەی جوان بێت باش بێت هەست دەکەم کاک پێشاوە ماشەڵڵا لەو ڕۆ مەجلیسێکم بیر نایە کە کاک پێشاوی تیا بێت و من ئیسفادەم نەکردبێ یان قسەی جوانی تیا نەکرابێ خۆش بکاک محەممەد منش هەمان شێوەڵە بۆ جەنابەت بەڕاستی زۆر هەست دەکەم خەسڵەتێکی زۆر جوانن اینجا مەسەڵەن کاک پێشاوە دیقەت ماوە شەخسیەتیش زۆر دەورە بینە زانی ینی هەنێک کەس هەیە بچێتە مەجلیسەکەەوەی تر ئەو مەجلیسە ئەبێ قسەی جوانی تیا بکرێ ها بۆ نمونە ڕاستە خەڵکی وا زۆر زۆرە ئێستا حەزیشەکەم وەڵای یەک تۆز باسی هینیش بکەی مامۆستا مەسەڵەن نەوزەر یان مامۆستا جعفەر لە هەڵەبجە ئەم کەسایەتیە کوردانە چی ئیسفادێکیان هەبوو لە ژیانی ترا مامۆستا نەوزەر بە هین باسم کرد مامۆستا نەوزەر یەکێک من نقطەیەکی تحول هەبوو چەند هاوڕێیەکم ناسی مامۆستا نەوزەر تقریبا لە یەک مزگەوتا بووین هەموو جارێکە لەیلەتو قەدرەکە ئەومانە بینی قورئان و شتێ خوێنات بەدەنێکی هێواش و لەسەر خۆ ئەمان ناما ناو مەلایکەتەکەی مزگەوت بەڵام دوایش دەرسم لای ئەو خوێن تقریبا 3 ساڵ دەرسمان خوێن هەتاوەکو ئێستش کاک محەممەد پەیوەندیمان هەیە تقریبا مانگی جارێکە پەیوەندی بە یەکەوەکەین هەموو جارێ مشتاقم لە قسەی لەسەر بکەم شتێک هەیە ئەڵێ هەموو مرۆڤ پێویستی بە بەردێکی سەنگین هەیە لە ژیانە بۆ ئەوەی ڕەشەبای زۆر هات لە ژیانە زۆر لەقیت شتێکەکە بووگرێت مامۆستا نەوزەرێکێکە لەو ڕشاڵانەی ژیانی من کە ئەگەرها دنیا زۆر لەقی ئەدگرێ دامەزراوەکە کە هەر بە بیرلێکردنەوەی دامەزراوە بیت ئەو دامەزراوەیە لە ژیانە زۆر ئەساسە ئەگەر کەسێکی وات نییە کەسێک بدۆزەرەوە کە دامەزراوە لە ژیانە حتى کاک بەشە من مامۆستا جعفەرم نەئەناسی کە هەردوو وەکو براوان لە هەڵەبجە ئەو دوو مامۆستایە ینی ئینسانی جوانن ئینسان ینی تر فما بعد هلا مامۆستا جعفەر من نەمەناسی بەس ناویم بیستە بوو چون لە دەرگایانم ما یەکسەر بردێ ژوورەوە بەبیەوەی بەناسێ اینجا ینی ئەو تەمەنیان هەیە نزیکی لەوە 6 بۆ 7 ساڵێک ببن تۆڕێکم 7 ساڵ ببن لەگەڵ خێزانەکەیە هاوڕێن تەسەوور کە ژنومێر دەکەن تەمەنیان 7 ساڵە باش نییە ئەیوت لە حەیاتمانە مامۆستا جعفەرت بۆ واسەکە مەسکاکەشایی لە حەیاتمانە دەمەبۆڵەمان نەبووە پێکەوە ئێستش ینی من بینیم بەچوی خۆم نەعلیان بۆ یەکتری دانا کاک پێشاوە بەو تەمەنەوە ینی ژنەکەی خەریکی سەوزە چاکردن شت بوو بۆ نانی نیۆڕۆ ئیت من لە سلێمانیەوە هاتووم نامناسم خۆم کردبە ماگانە نانم خوارد نیۆڕۆ لێ ینی ئینسانی جوان ئینسانی هەستەکە ئەمانە زۆر گرنگن کە ئینسان بەریان بکەوێ بەڕاستی دەقەونیەکمان ماگەر قسەی کۆتایی خۆشت بکەی لە کاک محەممەد خۆشحاڵم زۆر بەس حەزەکەم ئەو قسەیە کە تەواو بکەی کە ئێستا ویستت بڵکەی وەڵام ویستمەوە بڵێم ئەڵێم ئەگەر کەسێکی وانە لە ژیانتانە بۆ هاوڕێنە کەسێکی وا بناسن ئەوەی کە دامەزراوە زۆر جوانە یعنی هەم هاوڕێیە بەڵام یعنی هەم هاوڕێیە هەم گەورەشتە هەم قودوەشتە بالضبط ئەو ئەساسە زۆر کاک محەممەد خۆشحاڵم زۆر بەڕاستی هەموو هاوڕێیانە ئەکەم کە عەزێتیان کێشاوە گوێیان گرتبوو بەڕاستی هاوڕێیان زۆر سپاسی هەموو لایەکتانەکەین زۆر سپاسی کاک پێشەواکەین ئینشاءڵڵا سیڤەکەم و پۆستیشیەکەم بۆی بمێنێتەوە ئەوانشتان کە نەیبینیوە لەگەڵ هاوڕێکانتانە بڵای بکەنەوە بەڕاستی زۆر گەورەتکردن کاک پێشەوا خۆشحاڵم زۆر کاک محەممەد بەڕاستی خۆشحاڵ بووم ئەوەنەی تر سەرکەوتن گەورەیتان پێ ببەخشێ لە هەردوو دنیا بۆ هەموو هاوڕێیان دوعای خێرمان بۆ بکەن ئینشاءڵڵا گەورە هەموو لای پارێزراو بکات خۆشحاڵ بووم زۆر کاک محەممەدی بەڕێز خۆش سەلامت بن کاک پێشەوایەکان پاستان بە هاوڕێیان
15 ثانية كمان بقى. وآخر دعوانا يعني الحمد لله. الحمد لله رب العالمين. أخوي طابة على كيفنا. كاك محمد